کاتێک باس لە خۆشی و شادی جەژنەکرێ یەکسەر باس لە منداڵەکەین لەبەرەوەی منداڵ زۆر بە جیاواز خۆی ئامادەکا بۆ جژن چێژێکی زۆر تایبەتە بینێ هەر لە کڕینی و جلو بەرگی کە بۆ جژن ئامادەیە کا شەو لە لای خۆیان دایئەنێ هەتاوەکو ئەو نقل و شکلێتی وەرێگرێ و جژنانی وەرێگرێ و ئەو یاریکردنی کە بەسەرێوان لە جژنا بێگومان کاتێکی تایبەت هەیە بۆ منداڵ بۆ جژنی منداڵی جژنێکە کە ئەتوانم بڵم هەمومان بە جۆرە لە جۆرەکان حەزمان لێ بگەڕین بۆ مناڵی و دیسام گەڕێنەوە بۆ ئەو کاتێککە جژنمان تێدا کردووە ئێمە لەم تەوەرە کۆمەڵک میوانمان هەیە کۆمەڵە گوڵی جوانمان لەگەڵان کە باس لە جژنی منداڵیەکەین باس لە ئەواکەین کە ئایا تا چەندێک جژن پامی شادی هێنەرە بۆ منداڵان و کەشێکی تایبەت و جیاوازی هەیە بە میوانداری هەرێک لە بەڕێزان خەندەی ئیبراهیم سەرپەرشتیاری خولەی خونچەکانی دەستگای نووری حکمە لە لقی سلێمانی و هەروەها خاتۆ ڕوخسار عوسمان مامۆستای پەروەردەیی بە خۆشحاڵیەوە لێرەیە هەروەهایەکە هەرێک لەو گوڵە جوانانان کە خاتو ئیلین و خاتولانی و کاکەمەتین و خاتو یاران لێرن لەگەڵبان بەخێر بن مامۆستایان جژنتان پیرۆز بێ ئینشاءالله هەر لە جژن خۆشییا بن ئەرکتان کێشان بۆ سۆدیەکەتان زۆر جوانتر کردووە ئەتوان بڵم ڕەنگێکی تری پێوەیە مامۆستا خەندە بێ مەلای بەڕێزت گەر لێرە جژنە پیرۆزی خۆت بگەێنی و تا چەندێک پێ دوایە جژنی منداڵی جژنێکی تایبەتە و بەڕاستی گرنگیش ئێمە جژن بکەین نەمای دڵخۆشی بۆ منداڵان بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ وانگەشتکردنەکەتان جژن لە ئێوەی بەڕێز لە تەواوی کارمەندانی کەناڵەکەتان پیرۆز بێ و سوپاس دەکەم جژن لە مامۆستا ئەزیزەکانی دەستگای نووری حکمە پیرۆز بێ بە تایبەت مامۆستایانی خونچەکان و خونچە گوڵەکانمان خۆی گەورە سوپاس دەکەم خۆی گەورە ڕۆژانێکی پڕخۆشی سەلامەتی بە نسیبی هەموو موسڵمانان بکات جژن بیرەوەریەکی خۆشە لە یاد و زیهنی هەمومانە هەموو کات ئێستا ئەوەی کە لە مناڵیمانە لە جژنا کردومانە بیرمانێتەوە هەر لە گەڕانەکان نەخۆشیەکان لەو جژنانانەی کە وەرمان گرتووە بەڕاستی کە ئێستش ئەم مناڵانەیەمان بینین هەمان شت ئەبێ ئەو زیکرەیات و ئەو یادانیان بۆ دروستکەینەوە کە تا بتوانن ئێمە چۆن چێژێکی تاڵمان لێ وەرەگرت ئەوان ئینشاءالله بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئەو چێژە وەربگرن لێی دەست خۆش بێ ماڵسا ڕوخسارگیان بخێر بێ جژنیشە پێرۆز بێت تا چەندێک گرنگەکە منداڵ لە ڕۆژانی جژندا لە بۆنەکەدا هەر لە سەرەتای دەستپێکردنی نوێژەوە لە ڕێکارە ئاینەکاندا ئێمە بەشداریان پێ بکەین بەڵێ طبعا سەرتا جژنی پیرۆزە ئاڕاستەی سەرجە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتەکەم سپاس بۆم دەرفەتەی کە پێتان بەخشین داواکارم لەخوای گەورە ئینشاءالله جژنە بێتە مای خێر و خۆشی و حەج حاجیانی قبول کردبێ و تاعات و عیبادەتی هەموو لای قبول فەرموو بێ ئینشاءالله طبعا بۆ پرسیارەکەی جنابتان لێنێ خان گرنگێکی زۆری هەیە یعنی بەڕاستی پێویستە پێشوەخت دایک و باوک بێ یا لە ڕێگەی دەستگاکانەوە بێ زەمینە سازیەکیان کرد بێ بۆ مناڵانە کە بەرەو ڕێکار ئاینیەکان ئامادەیان بکەن بەشداریکردنی مناڵان لە ڕۆژانی جەژنە لە با بڵێن بۆن ئاینیەکانە بەڕاستی گرنگێکی زۆری هەیە بۆی کە بەرەو پەروەردەیەکی قورئانی و لەسەر ڕێبازی پێغەمبەر بێت مامۆستا ڕوخسار ئەگەر ئەو گوڵە جوانانەمان پێ بناسیێنی کە لە فەناتان و ئەومایکە بگری بەدەستەوە ئەزێتیش بکێشی پێشینە ئەم گوڵە جوانەی کە ئێستا لە تەنیشتی منەوە دانیشتووە خاتوو ئیلین لە لقی سەرەکی خوێندکارمانە تەمەنی 5 ساڵە الحەمدولله توانیویەتی جوزئی ئەمە بە تەواوەتی لەبەر بکە خاتوولانی بە هەمان شێوە قوتابێکی بەهرەمەندە توانیویەتی جوزئی ئەمە و تەبارەک لەبەر بکە و ئێستا لە لاپەڕە 16 جوزئی یەکەمایەوەتە لە سوورەتی بەقەرە یاران خان لە لقی هەواری شار لەگەڵمان کاکەمەتینیش بە هەمان شێوە لە لقی هەواری شار کاکەمەتین بە هەمان شێوە جوزئی ئەمە و تەبارەکی لەبەر کردووە یاران خان جوزئی ئەمەی بە هەمان شێوە لەبەر کردووە الحەمدولله ئەتوانم بڵم ڕێژەیەکی بەرچاو مناڵی بەهرەمەندمان لەلای لە خولی خونچەکان کە توانیویانە بەشێکی باش ئەگەر جوزەکەشیان تاوە نەکردبێ بەشێکی باش لە قورئان لەبەر بکەن لە لامە لانی زۆر دڵتان خۆشە سێری خۆتانەکەن و قسەی خۆشەکەن ئاتۆ قسەی خۆشش بێمەکەن ئادی ئیلینگیان سڵاو لێبێ چۆنیت مایکەکەت بەرزکەیتەوە حەزەکەم پرسیارە لێ بکەم تا چەندە دڵ خۆشە بە جەژن جژن خۆشە لای تۆ جەژنانە وەرگر نقڵکۆ کردەوە چەند زۆر یان کەم زۆر نانی جژن خوارد خۆشی خوارد ئەی باشە یاریت کرد یاری زۆر خۆشی کرد ئەی زۆر باشە ئەی بە هاوڕێکی پەناشە مایکەکە بەلانی لانی گیان چۆنیت باشی جەژنە پیرۆز بێ
جەنی تۆش پیرۆز بەخێر بێ لە کێکەوە لە خونچەکانی حکمەی ئەم ساڵ لەگەڵ مامۆستاکان بووی وانە پار ساڵیش لەگەڵمان پار ساڵیش لەگەڵ دیانە خۆشە خونچەکان بەڵێ چی ئەکەن لەوێ لەوێشتی باش قورئانیش لەبەر کردووە لەوێ وانە بەڵێ زۆرە لەبەر کردووە بەڵێ ئەی هیچ لەبەرە تۆزێکمان بۆ بڵێ بەڵێ عادی حەزەکەین سوورەتێکی کورتمان بڵێ بۆم ساڕ سار ئەگەر پێی بڵێ بۆ گیان طبعا سوورەتی بەقەڕی بۆ ئامادەکردوین زۆر بەقەڕی بۆ باشە ئامادەکردوین لانیگیان بسم الله لانیگیان بێ بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب يقيمون الصلاة مما رزقناهم ينفقون الذين يؤمنون بما أنزل إليك ما أنزل من قبلك وبالآخرة يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون ئەی دەست خۆش ئازام هیلاکمان کردی دەسەکانە خۆش زۆر سپاس هەربی ماشاء الله زۆر بە جوانی ئەم سوورەتە گەورەی قورئانی لەبەر کردبوو بە مسا ڕوخساریان بەڕاستی مە زۆر جێ دڵخۆشیە تا چنێک مامۆستاکان ڕۆڵیان هەیە لەم پەروەردەکردنی ئەم منداڵانەوە بەڕاستی لەبەرکردنی ئەم سوورەتە گەورانە قورئان ئێمە لە خولی خونچەکان طبعا ئەوەی کە هەمانە بەڕاستی لانیگیان ئەوەی کە هەمانە بەڕاستی بە شێوەی کۆرساتوانەکانمان ئەڵێنەوەتە مامۆستاکە ئێڵێتەوە و مناڵەکان لە دوایەوە دووباراکەنەوە گرنگێکی تەواو درراوە بەوەی کە ئەم مناڵانە هەتاوەکو لای ئێمە لەبەری نەکەن بەڕاستی ئەرگ ناخینە سەر دایک و باوکەکە لە حاڵەتی تایبەتە مناڵی بەهرەمەندمان هەیە بەڕاستی ئەو مناڵانە مامۆستاکە لە کاتی زیادکراوی خۆی لە کاتی ڕێستەکانە لە کاتێکە لە کاتی یاری و چالاکی مناڵەکە نەگرێ ئەو مناڵە بەهرەمەندانی کە لە ئاستی ئاسایی مناڵەکان پێشکەوتون لەو پرۆگرامی کە بۆماندانراوە مامۆستاکە قورئانەکەی پێ ئەڵە بەڕاستی لە حاڵەتی قوتابی بەهرەمەندە قوتابی بەهرەمەندەکان ئەبێ ماڵەوەیان یارمەتیمان بن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لای ئێمە دانرا ئەو پرۆگرامی کە بۆمان دیاری کراوە مناڵەکان تەنها لە خولی خونچەکان لەبەریەکەن و هیچ ئەرکێک ناخرێتە سەر مامۆستا خولی خونچەکانی دەستگای نووری حکمە باسێکمان لێ کار و چالایەکانی چیەوە منداڵ لە تەمەنی چەنەوە دەکرێت بێتە لای ئێوە خولی خونچەکانی حکمە وەک هەر خولێک لە خولەکانی دەستگای نووری حکمەیە کە لەسەر خواست و داوایەکی زۆری دایک و باوکان دامەزرا و الحەمدولله سەرەتای دامەزراندنی خولی خونچەکان بۆ 2020 ئەگەڕێتەوە الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ لە سەرکەوتنی گەورەیە سوپاس بۆ خوای گەورە خولی خونچەکان ئامانجی سەرەکیمان پێگەیاندنی مناڵێکی دەروون دروستە مناڵێک کە بە شێوەیەکی سەردەمیانە بەڵام لەگەڵیان لەسەر دینی پیرۆزی ئیسلام پەروەردەیان بکەین لە خولی خونچەکان قورئان خوێندنمان هەیە قورئان خوێندن وەکوی کە ئێستا نمونە جوانانەمان لەلایە جوزی ئەمە لەبەرە جوزی تەبارەکیان لەبەرە الحەمدولله هەندێکیان لە سوورەتی بەقەرەیان ئەمە خۆشحاڵێکی زۆرە بۆ هەمومان ئامانج لە ئەمە پەروەردەکردنیانە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی تەندروست ئەم مناڵانە کێنە لای ئێمە دەبێت بناغەیەکی پتەویان بۆ دروستکەین کە ئینشاء الله لە داهاتوە ببنە تاکێکی سولمەند بۆ کۆمەڵگە ئەوان ساخەدە ئێمەوەی تر لە پشوی هاوینان دایک باوکەکان زۆر بکات نازان منداڵەکانیان بۆ کێ بڵێن لە کاتێکە خۆشبەختانە ناوەندێکی وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حکمە هەیە زۆر جار کێشی ئەوەش هەیەڵێ هەر ناونووسی نامێنێ ماشاء الله ئەوە لۆدێکی زۆر لەسەر بەتایبەتی بۆ لە قیسلێمانی هەیە ئێوە تاچنەی خۆتان ئامادە کردو ئەمساڵ بۆ وەرگرتنی منداڵ و ئەو وانانی کە پێیان ئەڵێن ڕاستە فەرمووی ئێمە هەروەک لەوانێ بزان تازە ئاهەنگی تەخەڕوجی خولی خونچەکانمان کرد کە هەفتەیەک هەفتەونیە دەبێت کۆتاییمان پێهێناوە و هەر دوای ئەوە بە خۆشحاڵیەوە پێش بەخوای گەورە خۆمان ئامادە کردو بۆ خولی هاوینە کە ئینشاءالله دوای جەژن دەست پێکەین ئامادەسازێکی چاکمان کردووە وە گۆڕانگاریمان لە پرۆگرامەکانمانە کردووە
ئەو شتانی کە پێویستن بۆ مناڵەکان تەرتیب کرا و ئینشاءڵڵا دوای جەژن دەزەکەین بە خولی هاوینە. ئێستا شوێن هەیە دێک باوک بڵم لە ئێستاشا ناونووسین هەیە بڵێ تا دوای جەژن، بەڵام ئینشاءڵڵا دوای جەژن دەزەکەین بە ڕێکارە ئیداریەکانمان کەیتن ئینشاءڵڵا لەکردنەوەی داوامابی. دەستخۆش لە لای خاتو یاران مایکەکەی بەدەستەوە تازە پرسیار لێ بکەین. یاران گیان چۆنی؟ جەژن پیرۆز بێ. بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. لە تۆش پیرۆز یاخوا هەر لە جەژن نابی. ئاتی پێم بڵێ ئەم جلە جوانانە چی لەبەرە کردووە؟ ئاوا حەزت لە جلی کوردی هەیە؟ لە کێکەوە لە خونچەکانی حکمەی؟ لە 4 ساڵیەوە. لە چەند ساڵیەوە؟ 4 ئەی ماشەڵڵا. لەوێت چەندێک قورئانە لەبەر کردووە؟ زۆرە لەبەر کردووە. خونچەکانی حکمە خۆشە بەلاتەوە؟ هاوڕێ زۆرە لەوێ؟ کە جوانە. ئەی دەبی بە کاکەم بێتین. کاک مەتین چۆنیت؟ باشم. جەژنیشە پیرۆز بێت. لەنیا زۆر جوان خۆیان گۆڕیوە. کاک مەتین جەژنانت وەرگرت؟ جەژنانت وەرگرت؟ چەندیت کۆ کردوتە ئادەی بزانم. نازانیت؟ لەنیا لاوچە زۆری وەرگرتووە بێ ناوێت بە چاوانە ڕای بگێنێ. کاک مەتین بەڵێ خونچەکانی حکمە خۆشە لای تۆ؟ بەڵێ هاوڕێت زۆرە لەوێ؟ کاک مەتین تۆش قورئانە لەبەرە کەمێک ئاەتمان بۆ بڵێ؟ بەڵێ. دەی فەرموو ئادەی سوورەتێکمان بۆ بخوێنە. بسم الله تازە مایکەکەشم نزیکەرەوە. الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم دەست خۆش کاکەم زۆر سپاس مامۆستا ڕوخسارەگەنەکەی لێ وەرگری سپاس دەکەم. تا چنێک ئێوە وەکو مامۆستا گرنگیتان بەلایانی پەروەردەیی داوە بە تایبەتی هەندێک کەس ڕەنگە پێی وابێ سەنتەری نوری حکمە تەنها قورئان بە منداڵەکانێتەوە و لایانی پەروەردەیی فەرامۆش ئەکات. طبعا بۆ ئێمە لە پاڵ قورئانەکە وانی پەروەردەیی تایبەتمان هەیە هەر لە خولی خونچەکانەوە هەتاوەکو ئاستی گەنجانیش لە خولی خونچەکان پرۆگرامێکی تایبەت بە ئاستی مناڵەکان دیاری کراوە بۆ مناڵی تەمەنی 4 ساڵ و 5 ساڵیش لە بابەتی پەروەردەیەکە بابەتی فقهی باس ئەکرێت بە پێی تێگەیشتنی مناڵەکان بابەتی بیر و باوەڕ باس ئەکرێت بابەتی ئاکارەکان ئاکاری مناڵی مسلمان ئەبێ لە ناو کۆمەلگایە چۆن بێ ئاکار لەگەڵ دایک و باوکە ئاکار لەگەڵ مامۆستایە ئاکاری سڵاوکردن ئاکاری میوانی ئەمانە هەمویان باس ئەکرێت لە ڕووی پەروەردەی و گرنگێکی تاوامان پێیاون طبعا نوری حکمە وەکو جەنابتان باستان کە هەر کەسێک کە ناوی ئەهێنێ وازانێت تەنها ئێمە لەوێ بەس قورئان بە فێری خەڵک ئەکەین بەڵام لە پاڵ قورئانەکە گرنگێکی تەواو زۆر دراوە بە لایانی پەروەردەی هەم مناڵ و هەم گەورەکانیش لەوە بوانەی تریشایە بۆ نمونە ئێستا زۆر کەس حەزەکان منداڵەکەی کەمێک فێری ئینگلیزی بێ یان فێری عەرەبی بێ خولی ئینگلیزیمان نییە ئێمە بەڵام لە خولی خونچەکان لەبەرەوەی ئێمە قورئانیان فێرەکەین و هەندێک پیتمان هەیە کە لە زمانی کوردیە نیمانە پێویستەکە لە عەرەبیەکە فێری بەڵێ لە خولی خونچەکان بەڵێ عەرەبی زمانەکە وەکو زماننا تەنها وەکو ناساندنی پیتەکان بەڵێ فێریانەکەن بەڵام وەکو خولی ئینگلیزی نەخولی ئینگلیزیمان نییە. مامۆستا خەندە چۆن ئەم جژنە یاخود هەر جژنەکانی دیگەکەیەتە بەردەمام بکەینە دەرفەتێک بۆ ئەوی منداڵەکان دڵیان خۆش بێت پێویستە ئێمە چیان بۆ بکەین لە جژندا بۆ ئەوی منداڵەکان ئەم جژنانە لە یادگاریان بە شێوازێکی خۆش بمێنێتەوە. زۆر پێویستە لە کاتی جژنەکانە مناڵەکان هاوبەشی پێ بکەین بەشداری پێ بکەین لە چییە لەوەی کە میوانداری ئەەکەی لەگەڵ تا یان دەچیتە میوانی لەگەڵ خۆتا بیان بیت ینی ئەمانە چێژ و بەهایەکی زۆر تایبەتە بۆ مناڵ هەموو کات لە بیریا ئەمێنێتەوە بۆ نمونە بەها کۆمەڵاتەکان لە بۆنەکانە زۆر زیاتر گرنگی پێدرێەوە زۆر
جوان لە ناو مناڵەکانە ڕەنگایەتەوە هەر لە هاتنی میوانێکەوە کە ئەم مناڵە سڵاو ئەکا لەگەڵیان گفتوگویەکی کورد دروستەکە لەگەڵیان ئەمە هەمووی بەهای کۆمەڵایەتی مناڵە بەرزەکاتەوە لەگەڵ دایک و باوکەکەیە کە ئەڕواتە شوێنان هەستەکات خێزانەکان تەبان لەگەڵێکا خێزانەکان نزیکن یەک گرتوویە گەناو خێزانەکانە ئەبینێت هەموو ئەمانە بەهای کۆمەڵایەتی زۆر بەرزن بۆ مناڵەکە هەموو کات ئەڵێن کە جەژنەکان بە تایبەتی ئەم بۆنانە جەژنی ڕەمەزان جەژنی قوربان مەیدانێکی فێرکردنی تەواوە بۆ مناڵ بۆ مەرجی کە بزانی چۆن بەشداریان پێکی لە کایەکانە چۆن بەشداریان پێکی لە هەر بڕگەیەکی کە تۆ ئامادەکاری جەژنەکەی لە گەڵیان مامۆستا خەندە تا شوێنە گرنگە لەگەر ئەو سەرقاڵێکا دایک و باوکێتی لە ڕۆژانی جەژندا میوانداری و سەردانکردنە گرنگی بدا بە منداڵەکەی لانی خۆشی منداڵەکەی بوون نەبی باتە یاریە کە منداڵەکە حەزی لێت یاخود ڕێگری لێ نەکات لەوەی کە چەند گەڕێکێکی لای خۆیان بگەڕێت و نقل کۆبکاتەوە و بە سەرپەرشتی خۆی بێکمان بە تایبەت زۆر گرنگە ئەوانە ینی بۆ نمونە زۆر کات لە ناو جەژنەکان یەکسەر بەها ئەڵێ با بچین بۆ مناڵەکان بەرین بۆ شوێنێکی تایبەت بۆ شاریاریان بۆ هەر شوێنێ ئەمە زۆر گرنگە بۆ مناڵ بەڵام لەمە گرنگتر گەڕانی مناڵەکەی لەگەڵ خۆتە ئەمە زۆر گرنگە هەندێک جار پێمان ینی وا تەستەوڕەکەی نەڵی نابان نەچین و ینی نەیبین لەگەڵ خۆمان دەستکاریشت زۆرەکە شەربەتە خوا نەقوڵەخوا بەڵام ئەمە چێژێکی تایبەتیا بە مناڵەکە ڕاستە ینی پێش ئەوە تۆ گفتوگویەکی کورتی لەگەڵا بکە کوڕە جوانەکەم کچە جوانەکەم شیرینی کەمکردنەوە زۆر باشە ئەمە زیانی هەیە یان نابێ سادی بخۆین نابێ شەربەر زۆر بخۆین ئەمانە ڕێنمایەکی سەرەتایین ئەدرێ بە مناڵەکە بەڵام قەت بێ بەشیان نەکەی لەو سەردانیکردانە ناڵم دایم بەشداریان پێ بکە لەگەڵ خۆتە هەر لە کاتی ئامادەکاریەکانی جەژنە باوکە کاڕۆتە بازار ئامادەکاری بۆ جەژنەکە قەیچێکە کوڕەکەت کچەکە لەگەڵ خۆتا بەرە ئەمڕۆ نقوڵە کڕین ئەمڕۆ ئامادەکاری بۆ جەژنەکەین تۆ ئەزانی جەژن چییە تۆ زانی جەژن واتای چییە جەژن بۆنەیەکی جوانە بۆنەیەکی دینیە کە خوای گەورە وەکو دیارێک پێمانە بەخشێ ینی پێویستە چەمکی جەژن لای مناڵ سەرەتایەک فێر بکرێ ینی بۆی کە مناڵ ئەو چێژانە وەرئەگرێ فێر ببێ کە جەژن بۆ چییە بۆ ئەوەی ئەوەندەی تر ئەو هەستەی کە هەیەی ئەو خۆشیکەی بینێ زیاتر بێت و ڕنگ بداتەوەتیایە مامۆستا ڕوخسار کارکردن لەگەڵ منداڵە بەڕاستی وزە و تااقەت و توانایەکی تایبەتێوێ هەموو کەسێ ناتوانێت لەگەڵ منداڵە هەڵسکۆتکە و بە تایبەتیش بۆ خەریکی لایەنی پەروەردەیان بێگرگی بە منداڵانە بە کۆمەڵک بە هایجوانیان فێر بکە ئەم کارە بۆ ئێوە تا چنێگیانی هەم خۆشە هەمیش سەختە لەلایەکی ترەوە بەڵێ بێگومان کارکردن لەگەڵ مناڵە سەختی خۆی هەیە بەڵام لەگەڵیشیا چێژی تایبەتی خۆی هەیە بەڵێ ینی کە لەگەڵ مناڵانەیە ئێمە بەیانیان ئەچینە خولەکەمان دەست پێکەین ینی کێن بەیانیان باوەشمان پیاکەن ئەچتە دنیایەکی تر هەموو سەختیەکانی بیر ئەچێتەوە بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی پەروەردەکاری مناڵان بە تایبەت پێش قوتابخانە پێویستە کەسێکی بەڕاستی بەسەبر بێ چونکە مناڵ جوڵەیەکی لە ڕادە بەدەری هەیە کۆنتڕۆڵکردنیان ڕەنگە زەحمەت بێ زۆر جار ئێمە دایکەکان پێمانەڵێن واسەخوا فرسەتە بە ئێمە مناڵەکەیە دوانە لە ماڵە تۆزە کۆنتڕۆڵی زەحمەتە تۆ بۆ 14-15 مناڵ لە پۆلەکە بەڕاستی ئەبێت مامۆستا تەکنیکی خۆی هەبێ بۆی کە بتوانێت پۆلەکەی کۆنتڕۆڵ بکە قورسی خۆی هەیە بەڕاستی کارەکە قورسی خۆی هەیە بەڵام ئێمە لەبەر ئەوەی فێری قورئانیانەکەین و بەرەو ڕۆشتی قورئانیانە بین بەڕاستی لە پاڵ قورسێکە بیر لە با بڵین جیا لە ڕووی دنیایە و بیر لە قیامەتە کەشەکەینەوە کە ئێمە ئەگەر خوای گەورە ئینشاءالله بۆمان بنووسێ خێرێکی نەبڕاوەمان دەستەکەوێت کە ئەم مناڵانە هەر لە ڕووی فێربوونی قورئانەوە هەر لە ڕووی نوێشکردنەوە لە ڕووی ئاداب و فێریانەکەین یعنی چاومان لە خێرە قیامەتیەکەیەتی زیاتر پێ خۆشە پرسیار بکەم لەوەی کە هەم بۆ مامۆستا خەندە هەم بۆ مامۆستا ڕوخسار یانی چی ڕووداوێکی تایبەت هەیە لەگەڵ ئەم منداڵانەیە بەسەرتان هاتبێ یان ئێوە ڕۆژانە چۆن کات لەگەڵ منداڵانە بەسەربەن لەبری جەژنا حەزەکەین تۆزێک ڕوودا و هەندێک شتی خۆشەوە باسکەن وڵی هەنیا خانۆک ڕوودا و ئێمە هەموو کات هەموو ساتێکمان لەگەڵ مناڵانە چێژ و خۆشیە یعنی وەکو جەنابتان باستان کرد مامۆستا ڕوخسار جەنابی باسی کرد قورسی و ئەرکێکی تایبەتی خۆیەتی بەڵام بڕوا بکە چێژی خۆی هەیە هانی هەموو ساتێک و هەموو خۆشێک هەرکە بەیانیان دەرگاکەینەوە سڵاوکردنیان یان باوەشت پیاکەن قسەکردنیان هەموو چێژی هەیە بۆمان ینی ڕووداوێکی وان بیر نییە کە ئێستا باسی بکەم مامۆستا ڕوخسارتەوە وڵاهی جار ڕووداوەکانەوە نەزۆرە نازانم ئێستا هەرچی بیرەکەم کێنە بەردامۆشتان بیر نامێنێ مناڵەکان ڕووداویان زۆرە ڕاستێکی
هەم لە ژووری یاریکردن هەم لە ژووری سینەما هەم لە کاتی دەرسەکانە ینی ئەسە نازان بڵم شتێکی وام لە خەیاڵ نییە کە باسی بکەم. باشمەوە ساڕوخسار چۆن جژن کاریگەری لەسەر لایانی دەرونی و کۆمەڵاتی سوزداری مناڵ دروست ئەکات ئەممان بۆ ڕوون بکەیتەوە بە چۆن دایک و باوک هاوکارە بۆ ئەوەی کە ئەم لایەنە دەرونی منداڵەکە بە شێوازێک بە کاریگەری خراپی لەسەر نەبێت. بەڵێ بێگومان جژن هەمومان ئەزانین نەک بۆ مناڵ بۆ گەورەش خۆشی هێنەرە دایک و باوک بەڕاستی پێویستە کار لەسەرەوە بکەن کە ئەم مناڵە هەر لەڕووی سەرەتای ئامادەکاریەکانەوە بۆ جژن لە ڕووی جلکڕینەوە لە ڕووی بۆ نمونە ڕازاندنەوەی ناوماڵەوە لەم ڕوانەوە تێبگا کە ئەم مناڵە جژن بۆنەیەکی گرنگە. سێرکین بۆ نمونە خۆمان ئەوەی کە لە یادمان بێ لە مناڵیە کڕینی جلەکانمان و خواندنیان لای خۆمان و بەیانیان زوو هەستان و ئامادەکردنی نانی بەیانی لەلایەن دایکەکانەوە زۆر کردنیان بۆی کە فێری ئەو ببن بەیانیان زوو هەستن بۆی کە ئەو چێژەی نانی بەیانی جەژن تاقی بکەنەوە. بەڕاستی ئەمانە گرنگی خۆی هەیە وەکو ماسە خەندەش باسی کرد مناڵەکان لەگەڵ خۆیانە بەڕاستی بگێڕن بۆ ماڵان بۆ دراوسێ بۆ لای خزم و کەس و کار چونکە ینی ئێستا ئەگەر دیقەت بین بەڕاستی لەبەرەوەی هاتوچۆ و با بڵین هەمشووی نێو خەڵکی کەم بووە خەڵک تا حدێک گۆشەگیرتر بووە. سێرکین لایەنی دەرونی مناڵ زیاتر ئێستاەوەی کە ئێمە تێبینی ئەکەین مناڵی گۆشەگیرمان زۆرە مناڵی کەم دوومان زۆرە ئەمە لە چیەوە دروستە بێ لە کەم تێکەڵاویەوە دروستە بێ. سێرکین زۆربەی دایک و باوکەکان داوامیان هەیە یا بە کارێکەوە مەشغوڵن کە کەمتر ئەکرێ یا قسە لەگەڵ مناڵەکە بکە یا بیباتە دەرەوە یا بیباتە مناڵ قسەکەش پێ بڕم لەگەڵش جارێ دایک و باوک کاتی هەیە و لەگەڵ منداڵەکەتی بە مۆبایل و تۆڕ کۆمەڵاتیەکان خۆیان یەکێک لەو کێشانەی ئێمە کە هەمانە بەکارهێنانی مۆبایلە بەڕاستی یعنی تۆ سێرکی مناڵەکە ژینگەیەکی کۆمەڵایەتی نابینێ مناڵێکی گۆشەگیر و کەم دووی لێ دەرەچێ ڕاستی ئێمە تۆزە کێشەیە بۆ ئێمە تاوکۆ مناڵە فێر ئەکەین لەگەڵ هاوڕەکانیا بکرێتەوە ترسی نەبێ لە تاقیکردنەوەی بابەتی تازە وەکو باسی شکل لە ناخان یەکێک لەو کێشانەی ئێمە کە هەمانە بەڕاستی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە بە تایبەت ئایپاد و مۆبایل و تایبەتتر بەکارهێنانی ئەپی یوتیوب یعنی یەکێکە لەو مشکلانێکی ئێمە هەمانە چکە بینینەمە لە ڕێگەی ئەو بەرنامە و پرۆگرامانەی کەس ئامادە کراوە بۆ مناڵان هەمووان نەزانین دەستێکی لە پشت ئەم بەرنامانەوە کە مناڵ بەلاڕێە ئەبرێ جوڵێکی زۆر زیاد لە حەدیان پێشکەشەکرێ سێرکی چێژێکی زۆر زۆر وەرئەگرێ لە ڕەنگا و ڕەنگی با بڵێن ئەو ڤیدیۆیانێک کە سەیریەکە ئەو بەرنامانێک کە سەیری ئەکا وای لێ ئەکا مشکی مناڵەکە ئاڵۆزەکە بەرەو مناڵێکی گۆشەگیری ئەبا کەم تەرکیز ئەبێ بەڕاستی یەکێک لەو کێشانەی ئێمە کە هەمانە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە لەلایەن دایک و باوکەکە و بێ یا لەلایەن مناڵەکەەوە فەرق ناکات. دەست خۆش مامۆستا خەندە زۆر جار منداڵان لە ڕۆژانی جەژنا تووشی دڵەڕاوکێ ئەبنەوە لە بڕۆی کە خشتی ڕۆژانیان تێک ئەچێ و ئەبینن ینی کاتەکان وەکو خۆینی زۆر جار زووتر هەڵەسەنیان درەنگتر ئەخەون بەهۆی سەردانەوە گۆڕانکاری ڕوئە دەکبڵک چۆن بتوانێت ئاگای لە منداڵەکەی بێ و ئەم کەشە خۆشە بۆ منداڵەکەی بڕخسێنێ و ئاگاشی لەوە بکە منداڵە بەهۆی ئەوە تووشی کۆمەڵک بێتاقەتی و ئەوانە نەبێت. ڕاستە ئێمە وەکو باسمان کرد جەژن و بۆنەکان لایەنێکی ئەرێنی زۆر تایبەتە بە مناڵ بەڵام چۆن وا بکەین کە ئەم لایەنە ئەرێنیە پێچوانەکەی نەبێتەوە. دووەکو وتم دایم دایک و باوەک پێشوەختە بە زمانێکی سادا شتەکان تێبگەنێ لە مناڵەکەی کچەم کوڕم جەژنمان لە پێشە لەوانەیە تر نەتوانین لە موشێ لە کاتی خۆیان بخەوین یان لە کاتی خۆیان هەستیت یان جۆری ناخواردنەکانمان بەڵام ئەمە کە بە زمانێکی سادە لە مناڵەکەت ئەگەینی ئەمە ئەوە ناگەێنەکەیتە دایکەکە لە جەژندا ئاگای لە مناڵەکەی نەمێنێ کەی ئەخەوێ کەی نانەخواکەی هەڵئەسێ نا ئەبێ هیچ نەبێت خشتەیەکی بچووکدا بنی بۆی کە ئەم تێکچوونە کارێکی زۆر نەکاتە سەر مناڵەکەت بۆ نمونە هەموو شوێک عادەتی تۆ ساعت 9 دەخەوتوین لەم کاتانە تۆ کە میوانداریەکە یاخود خۆت لە میوانیت ناتوانانی لە 9 بخەوی هەر ئەوەندە نەچێتە 12 نەچێتە 1 بەڕاستیان ئێسامە زۆر گەورە بچوو بەمەوە گیرۆ دەبووکە درەنگ خەوتنێکی زۆرمان هەیە وا بکەین هیچ نەبێ خۆمان وا بەرنامە ئەگەر لە میوانین یاخود میوانمان هەبێت وا بکەین مناڵەکەمان بە جۆرێک فێر بکەین کە هیچ نەبێت لە کاتێکی پێشتر لەوەی کە زیانی پێ بگات خەوەکەی خۆی بکات یان هەستان لە خەوەکەی خۆی بکات بەم جۆرە ئەتوانین نەختێ لە دڵاڕاوەکەی کەم بکەینەوە ئەو قورسی کە لەسەری دروستە بێ بە شێوەیەکی سادەکەمی بکەینەوەتیایە. ماڵزامیشە باس لە جیاوازی جەژنی ئێستا و ڕابردووەکرێ خۆی یادگارێکت هەیە لەگەڵ ئەو جژنە؟ وڵاهی یادگاریەکان ئەلحەمدولیلا هەموو یادگاری خۆشن کە هەمانن چونکە بەڕاستی ئەو جەژنانەی کە ئێمەیتیا بووین بەداخەوە ئەڵێم لەگەڵ جەژنی ئێستا جیاوازی زۆرە هەر لە لایەنی ئەوەی کە
لایانی کۆمەڵایەتیەکان زۆر بەهێز بوون ئەو کاتانی ئەها بیرمانە میوانێکی زۆر قەرەباڵغێکی زۆر هەم خۆمان کاتچوونە میوانی چەندمان پێخۆش بوو هەر یەکسەر خۆمان حازرە کرد کە جلەکانمان لەبەر بکەین و لەگەڵ دایک و باوکمان بڕۆینە دەر بەڵام هێزەدا زۆر کەم بووتەوە یعنی لە چاو کەم بوونەوە کەشی وامان لێ هاتووە کارمان کردە سەر مناڵەکانمان ئەگەر بژڕۆین ماڵێک دوو ماڵ بکەین مناڵەکەمان بێ بەشەکەین لێ وەڵا هۆنیا خان جیازی زۆرە بەس الحەمدوللا لای ئێمە باش ڕۆی یادگاری خۆشمان هەبووتیە ئینشاءالله وا بکەین کە مناڵەکەمان بێ بەژنە بن لەو خۆشیە مامۆستا ڕوخسار قسەی کۆتایی بکەیتەوە تا چیت پەیامت چیە بۆ دایکان و باوکان لەم جەژنەدا بۆ یادگارێکی خۆش لەگەڵ منداڵەکانیان دروست بکەن طبعا قسەی کۆتاییمان سوپاس بۆ دەرفەتی پێتان بەخشین بۆ بینەران لێمان بێزار نەبوو بێتن پێیانمان بۆ دایک و باوکان بەڕاستی ئەکرێ من وەکو خولی خونچەکان پەیامێک بگێنم بۆ دایک و باوکان پێش ئەوەی پەیامی کۆتایی جەژن بگێنم ئێمە وەکو خولی خونچەکان ئەمێ باستەوە بکەم وەکو یەکەمین دەستگا و ڕێکخراو ئەم بەشی خولی خونچەکانمان تایبەت بە قوتابیانی یان مناڵانی پێش قوتابخانە کردوێتەوە جێگەی خۆشحاڵی لە دوای ئێمە زۆر ڕێکخرا و دەستگای تر کرانەوە کە تایە خزمەت بە قورئانی پیرۆز بکەن بۆ مناڵانی پێش قوتابخانە پەیامی من بۆ دایکان ئەوەیە کە بەڕاستی مناڵەکانیان ئامانەتی ئەم جێگانە بکەن ئیتر نوری حکمە بێ هەر ڕێکخراوێکی تر بێ تاوەکو مناڵەکانیان پەروەردەیەکی تەندروست و سەلامەت بێ ئەگەر بیبەستمەوە بۆی دایک و باوکان چی بکەن بۆی کە بەڕاستی مناڵان جەژنیان بەلاوە خۆش بێ وەکو مەراسیمێکی دینی ببینن بەڕاستی ئێمە لای خۆمان وەکو خولی خونچەکان گرنگێکی تەواو بە مەراسیمە دینیەکانیان بەتایبەت جەژنەکان لەوێ ئێمە پێش کۆتایی هاتنی با بڵێن پێش کاتی عوتڵەکانی جەژنان کە هەمانە جەوێکی وایان بۆ ڕێگەخین کە جەژنیان پێناسێنین گرنگە دایک و باوکان بەشداری بە مناڵەکانیان بکەن لە ڕۆژانی جەژنا وەکو مامۆستا خەندە باسی کرد زۆربەی دایک و باوکێ ئەچێتە دەرەوە بۆ مناڵەکەی جێ هەڵە لە ماڵەوە یا لای نەنک و باپیرەکان گرنگە مناڵان بەڕاستی بەشداری جەژنیان پێ بکرێ و جەژنی بەڕاستی چ ڕەمەزان بێت قوربان بە مناڵان ئاشنا بکرێ و بۆنێکی ئاینی لی بڕوان مامۆستا خەندە قسەی کۆتایی بەڕاستیشتە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بانگێشتکردنەکەتان قسەی کۆتاییمانەوەیە خی گەورەم جەژنە پڕخێرکا بوو هەموو موسڵمانان و تکا لە هەموو دایک و باوکانەکەین کە شوێنێکی ئەمین شوێنێکی بۆ شێوە پێشکەوتوو کە پەروەردەیەکی جوانی هاوچەرخەکات پەروەردەیەکی دینی بە مناڵەکان خولی خونچەکانی حیکمە الحەمدوللا دەرفەتێکی کراوەیە بۆ هەموو خونچەکان بۆ هەموو مناڵێک کە تایە ئینشاڵڵا بە نەوەیەکی تەندروست گەورە بن و نەوەیەکی بەهرەمەند بن بۆ کۆمەلگا دووبارە سوپاسدانەکەین منداڵەکان بەڕاستی بێزار بوون لەبەری تااقەتی دانیشتیان نیە مناڵ خاتیارە کاگمەتین زۆر عقل دانیشت نەزانام شەرمەکەن چی نولانی جەوێکی خۆشیان هەیە جەژنانەیە ڕێکجاگەیان بەشتان ساغ بە سپاسانەکەن سپاس بۆ خەندە ئیبراهیم سەرپەرشتیاری خولی خونچەکانی دەستگای نوری حیکمە لە قیسلەمانی و مامۆستا ڕوخسار عوسمان مامۆستای پەروەردەی سپاسانەکەین کە